بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست کاردانەوەکان لەبارەی گرانکردنی عریزە نووسی لەسەر هاوڵاتیان بەردەوامەوە بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان داوایان کردووە کە گرێبەستی نێوەوەزارتی دادووە و کۆمپانیای کە جێبەجێکاری پرۆژەکەی هەڵبۆشێتەوە لە هەمان کاتدا چەند کۆمپانیایەکی بواری ئەلکترۆنیش ڕایانگەیاندووە کە ئامادەن بە نرخێکی کەمتر ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن. بۆ قسەکردن لەسەر پرسە میوانداری بەڕێزان سیروان بابان ئەندامی پەرلەمانی کوردستان و میران حەسەن نوێنەری هەردوو کۆمپانیەکانی ئیکواتۆر و ئێرلی فیوچەرمان کردووە کە ئەوان ڕایدەگەن کە بە نرخێکی کەمتر دەتوان ئەم پرۆژەیە ئەنجام بدەن. بەڵام سەرەتا بەدوارەچوونێک دەبین لەسەر بە ئەلکترۆنیکردنی عریزە نووسین لە دادگای سلێمانی. پەیامنێرمان ڕاستی حەمامین بەدوارەچوونێکی کردووە، دوایەم بەدوارەچوونە دەست بە گفتوگۆکەمان دەکەین. دادگای سلێمانیە وەکو باز دەکرێت لێرەش عریزە نووسین کراوە بە ئەلکترۆنی، بەڵام جیاوازی لەگەڵ نرخی ڕابردووانەیە کە بەدەست نووسیویانە و بە هەمان سعری پێش و بە هەمان نرخی ڕابردوو عریزە نووسن. جیاواز لە دادنووسەکان لە کە ئێستاکە سەر ڕاوێکە نەکراوە بە ئەلکترۆنی، تەنها بە کۆمپیوتەر نووسینە کراوە بە 25,000 و دواتر بە بڕیاری کرایەوە بە 15,000. ئێمە لێرە ڕووماڵێکەکەین بزانین لێرە عریزە نووسین چۆنە و چۆن کراوە ئەلکترۆنی و نرخی چۆنە. السلام عليكم. لێرە کە هاوڵاتێک دێ داوای عریزەکات چۆن عریزەی بۆ نووسن؟ ئایا ئێوە بە ئەلکترۆنی یاخود بەدەست چۆنە؟ ئێمە تقریبا 3 تا 4 ساڵە بووە بە ئەلکترۆنی. بەگشتی لە چەند هەزارەوە بڵین کەمترین عریزەیە کە پای لێ بچێن نرخەکەمەکەی چەنە و زۆرترین چەنە؟ ئێمە خەڵکێکیە تەلامان کە عریزەی دادگاکانی کەت نیەوێت کەتن یا مەسەلەن لێکۆڵینەوە ئەمانە 1000 دینارە سێنین لە عریزەیەکی تر تحقیق دادگای تحقیق و ئەوانە 1000 دینارە سێنین. بەڵام باقی ئەوانی کە سیستەمەکەی ئەلکترۆنی و بە پێویستی بە سیستەمە ئەلکترۆنیەکە هەیە لە 3000ەوە هەمانە تاوەکو 5000. والله من 35 ساڵ زیاتر عریزە نووسم، هەر لە دادگای سلێمانی بووم و بەهێنێکیش لە کاتەب عەدلی سلێمانی بووم. شێوازی عەلی نووسی جاران هەر بەدە زەمان نووسی، بەڵام ئێستا داوای تقریبا 5-6 ساڵە بێت بۆ بە سیستەمی ئەلکترۆنی. ئێمە لێرەوە کە هاوڵاتێکە دێ ئەمە شتەکانی بۆ پڕەکەینەوانێ داواکاریەکەی بە ئەلکترۆنی ئەنێرین بۆ ناو محکەمە بەرنامەی ئایتی هەیە لەوێ کەواتە کە بوو بە ئەلکترۆنی نرخەکە نەگۆڕاوە، هیچ نەگۆڕاوە. ئێمە ئەوە سابتە لەلای ئێمە، هیچ گۆڕانکارێکی بەسەر نهاتووە، بەڵام شتەکان ئاسانتر بوو هەم بۆ خەڵک هەم بۆ عریزە نووسیش ئاسان بوو. بڵاو لێبێت و پێیان بڵێ چەندێکیان لێ سەندی؟ 5,000 بۆ داوای لیان سەنوم تهرەونە. ئێمە ئێستاوتین لە بەشی تەکنۆلۆژیای زانیاری دادگای سلێمانی، ئەمانەوێت لەگەڵ بەڕێوەبەری ئەم بەشە بەڕێز ئەندازیار هەوڵ کاکەبرا قسەی زیاتر بکەین بزانین چۆن لێرە سیستمی عریزە نووسین کراوە بە ئەلکترۆنی. ئەندازیار سڵاو لێبێ. لە ساڵی 2015 وەکو تێستکاری پێکرا و سەرکەوتوو مەفەق بوو کە ئێستاش تا ئێستاش بەردەوامە. تەواوی بەشەکانی دادگای گرتوێتەوە، ڕەبتی پۆلیس قۆناغی دووەمی کارەکانمان بۆ کراوە دەستی پێکردووە. زۆرێک لە دادگاکان بۆ زۆرێک لەو کارانێکی هەیەە بە تەواوەتی چۆتە سەر سیستمە
ئەندازیار هەڵەتەوەی من بیستم شتێ تازە بوو تا هاوڵاتی خۆشی توانێت کە عریزە پڕ بکاتەوە نێت بۆ لای عریزە بە دڵنیایەوە ئەکاونت دروستکردن لەسەر سیستمی دادگا زۆر ئاسان نییە بۆی کە خەڵکە لە خۆ ئەکاونت دروست نەکا و داوا پێشکەش نەکە بەڵام یعنی یەک دوو قۆناغی زۆر ئاسانیە هاوڵاتی ئەتوانێت بۆ خۆی ئەکاونت دروستکە و سکاڵاکی پێشکەشی دادگا بکە یاخود هەر جۆرە ئیشێکی هەیە لە دادگایە بۆ نمونە بەڕێ بکات یەکێک لە گرنگەکانی سیستمی ئەلکترۆنی ئەوەیە کە تۆ کاراسانی بۆ خەڵک بکەن جا کاراسانی بۆ ئیشەکانی بکە یاخود کاراسانی بۆ گیرفانیشی بکات کاتێک کە تۆ سیستمەکەی ئەلکترۆنی بە پارەی ملت ئەو سیستمە کراوە بە ئەلکترۆنی بۆ کراوە میلەت ئەبێ خەڵک هاوڵاتی ئەبێ بەڕاستی لە خزمەتەکانی سودمەند بێنەوەکو بەڕاستی ئەرکێکی زیاتر بخاتە سەر گیرفانی. ئەمەی بینیتان بە ئەلکترۆنیکردنی عریزە نووسین بوو لە دادگای سلێمانی بە هەمان نرخی پێش بە ئەلکترۆنیکردن. جیاواز لە دادنووسەکان کە بۆ 15,000 دینار بەرز کراوەتەوە. پرسیارەکە ئەوەیە بۆچی حکوومەت نمونە باشەکانی کۆپی ناکات بۆ فەرمانگەکانی دیکەی. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک سیروانگرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بۆچی بەشێکی زۆر لە ئەندامانی پەرلەمانی کوردستان داوای هەڵۆشانەوەی ئەو گرێبەسینیان وەزارەتی دادی حکوومەت یاریێم و کۆمپانیای مەسەلەی ئەوەی کە بە ئەلکترۆنیکردنی عریزان کردووە بەڕێزیش ئەمڕۆ یاداشتێکتان بەرز کردووە بۆ سەرۆکاتی پەرلەمان بۆچی داوای هەڵۆشانەوەی دەکەن بەناوی خوا بێگومان پەرلەمانی کوردستان ئیش و کارەکانی بەجددی ئەوەیە کە بە دوواداچوون بۆ بەرژەوەندەکانی خەڵک بکات خەڵک میحوەری ئەساسی ئیشەکانی ئێمەیە گرێبەستێک هەیە کە بە داوا مباشر لەلایەن سەرۆکی وەزیرانی پێشەوە دراوە بە کۆمپانیای IN ئەم عەقدە کە سەیری ئەەکەیت جارێ گرێبەستەکە لای کەسمان نییە هاوڕێکان و خۆشم داوای ئەومان کردو کە ئەو عەقدەمان بۆ بێ لە 25 حوتەوە داوامان کردووە لە وەزارەتی دادۆ بۆمان بێ بۆمان نهاتوە کە ئەمە سەرپێچیە لە هەموو یاساکان ئەمە لەلایەک من ئەمڕۆ بە پێی ئەم نووسراوە داوام لە سەرۆکایەتی پەرلەمانی بەڕێز کردووە کە لەبەر هەموو خەوشەکانی کە لەم گرێبەستەیە هەیە گرانیەکی زۆر ئەکاتە سەر باری دارایی هاوڵاتیان و بۆ حکومەتیش زەرمەندیە و هەروەها دوو کۆمپانیای تریش وەکو نمونە لە بەردەستمانەیە ئەکرێت چەندین کۆمپانیای تریش بێت کە لەمە نەکارزانتر هەر زۆر لەمە کەمتر ئەمان بە 25 دوایی هێنامانەتە سەر 15 بە هەموو ئەوم فشارانە ئێستا دوو کۆمپانیای بەڕێزی تریش هاتوون ڕەنگە 20 کۆمپانیای تریش بێت ئەڵێن ئێمە بە 7,000 ئەیکەین ئەو بەجێڵم بۆ کاکبیران ڕەنگە خۆی باشتر بێ منەوەم بە نمونەیە ناوەتەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەم سیستەمەی کە ئیشی پێەکەن دوای 12 ساڵە بێ بە مڵکی حکومەت ئەگەر حکومەت ئەمە ناکات کەواتە ئەو کەسانی کە ئەم گرێبەستەیان کردووە بەشدارن لە دزیە هیچی تریدیان نیە بەشدارن لە بەهەدەردانی سامان و سەروەتی ئەم خەڵکە بۆ گرێبەستە بەهەدەردانی زۆری تێدا بەهەدەردانەکە چییە ینی وەختی خۆی عریزێ بە 1000 دینار بە 1500 دینار بووە ئەمان لەسەر شانی هاوڵات تۆ و من و ئەوی هاوڵاتی کردوان بە 25,000 دینار ئەمە بە حساب ئەلکترۆنی نییە ئەمە فێڵێکە لە خەڵکیەکەن هاتون بە کۆمپیوتەری نووسن تۆش هەر کەسێک کوڕ و کچێکی لە ماڵە بە کۆمپیوتەر شتێ بنووسێ ئەمە ئەوە نییە کە لە سیستەمەکە هەیە من بە پێی بەدواداچوونەکانی خۆم جاران ئەگەر تەلاق و هەموو شتێک یەک عریزەیەوەنە ئەگەر وەرەسەبی 15 مناڵ هەبێت ئەبێ 15 عریزە بن جاران یەک عریزیان ئەیە بە ناوی بنە ماڵەکەەوە 1500 دینار ئێستا ئەم 25 یا 15,000 ئەبێ 15 مناڵ بڕۆن 15 عریزە بن بە 15,000 ئێمە فێڵ و تەلەکە بازیە لەبەر ئەوە ئێمە قبوڵی ناکەین یعنی هەر بەڕاستی ئەمە تۆ سەیریکە لە یەک گرێبەستی بەسیتی لە هیچ شوێنێکەوە دیار نییە ملیارەها دینار و ملیارەها پارەی ئەم وڵاتە بڕوە ئەی لە گرێبەستی نەوت ئەی لە خان و ئەی لەوە بەرهێنان ئەی لە چی ئەم وڵاتیان چۆن بەڕێوە بردووی هاوار بەڵ بەزوتت بە داواکاری ڕاستەوخۆ
گرێبەستەکراوەوە سدەوە چییە ینی مەبەستەوە بڵێ هەموو گرێبەستێک کە بەم شێوازە بێت ئەبێ بچێتە پێڵە مناقەسانی بە ئاشکرا بڵاوی ئەەکەنەوە ئەڵێن چ شەریکە و کام کۆمپانیاکان بێن فەرموو کێ کەمترین تەندەر فڕێات کێ کەمترین تەندەر بەڵام ئەبێ بە شەفاف بێت ئەمە هاتوون ئەم کۆمپانیان تەعین کردو شتیوان نابێ خۆ مڵکی باوکی کەس نیە ئەمە قبول ناکرێت ئێمە لە پەرلەمان ئەمە قبول ناکەین باشە بەس دەتوانن چۆن قبوڵینەکە دەتوانین یەکەم جاوەتان لیژنی یاسایی ڕێزیش بڵێن یاداشتانڕستی حکومە دەکەن لە ڕێی سەرکوت بەس حکومەت وەڵامتان نادە بۆ نمونە وەزیری دەتا ئێستا وەڵامی لیژنی یاساییشی نەداوەتەوە ئەکەی تا چەند جوابان نایەتەوە ینی تاکەی یا ئەوەیە بڵێن ئەم وڵاتە باشاگەردانیە دزی فزی بۆ خۆمانەکەین و گوێ ناین بەکەس یان ئەگەر دیعای دیموکراسی و دیعای ئیسلاحەکەن یا ئیدعای ئەوەکەن کە ئێوە لەسەر سیستەمێکی باش ڕۆم بەڕێگاوە ئەوە پەرلەمانە بێ گویان لێ بژیرێ چۆن جۆمان لێ ناگیرێ یاسا هەیە لە وڵاتەیە ئەم وڵاتە ئەبێ هەمووی بزانێن مڵکی باوکی کەس نییە مڵکی ئەم میلەتەیە ئەمانەش كلكم راعی و كلكم مسئول عن رعیەتی سپاس دەکەم دوات دێن سەرەوەی کە گرێبەستەکە بۆ ماوەی چەندی بۆ خەڵکە دەگرم وڵای بەڕێزتکە کە میران جەنابیشت بە خێربی زۆر سپاس ئێوە بڵێن یاداشتێکتان بڵاو کردبووە وەکو دوو کۆمپانیای بواری ئەلکترۆنی کە ئامادەن بە کەمتر ئەم پرۆژێ ئەنجامدەن و کاک سۆرا عومەری یاداشتەکەی بڵاو کردبووە دەمەوێت سەرتە سەرنجی ئەوە بزانم لەسەر ئەم گرێبەستەی کە کراوە پاشان دەینە سەر ئێوە کە چۆن ئامادەن کە بە کەمتر بیکەن سەرەتا بە دەستپێکردنی ئەم گرێبەستەکە کەس ئاگادارنەوە و حکوومەت خۆی کردوەتی ڕاستەخۆ لەگەڵ کۆمپانیای ناوبراوە کە ئێستا ئیش لەو بوارەیە ئەکات و بێ هیچ ئاگاداریەکی هیچ کەسێکە کۆمپانیای تەکنەلۆژیای زانیاری لە هەرێمی کوردستانە زۆرە و ئەگەر بە شێوەی تەندەرین بواە ئەکرا زۆر منافەسێکی زیاتری تیا هەبواە و بەو شێوە ڕاستە خۆیە نەبواە کە دراوە بۆ کۆمپانیا ینی ئێوەکو ئەو دوو کۆمپانیای ئیکواتۆر لەگەر ئێرلی فیوچەر ینی هیچ ئەو کاتی هیچ تەندەرێک نەبوو بۆ نمونە بڵێن وەزارەتی دادا حکوومەت هێرم بڵێ ئێمە تەندەرێکمان هەیە فەرموو کۆمپانیەکانی بواری تەکنۆلۆژیای زانیاری وەرن پێشبڕکێ بکەن بۆ بالکترۆنیکردنی دادنووسی لە کوردستان بە هیچ شێوەیەک ئەسڵ لە جێبەجێکردنی پرۆژەکەیە بۆ کۆمپانیاکە ئەجای ئەمەوەکو کۆمپانیەکانی خۆمان زانیومانە و ئەو نرخێکە ئێمەش بینیمان بەڕاستی نرخێکی زۆر ساسوورهێنەر بوو هەر کەسێک لە ئێمە ینی کە لەو بوارەیە ئیشکات دەزانێت بواری تێچوونی و مەبلغی تێچوونی ئیشەکانی چەنە و کارەکانی چەنە بەڵێ ساسوورهێنەرەکەی لە چی دامە بۆ پێشتر 25,000 بوو ئێستا کراوە بە 15,000 بەڵێ 15,000ەکە پێنجی بۆ حکوومەت دەگەڕێتەوە کە لێشۆ جا دەگرێتەوە 5,000 10,000 دینار بۆ کۆمپانیاکەیە لە بری جێبەجێکردنی ئەم کارە کە سیستەمێکە تەنها جێبەجێکردنی سیستەمێکە بە ئەلکترۆنیکردن کە بە ئەلکترۆنیکردنی تەواوەتی نییە چکە ئەلکترۆنیکردنی تەواوەتی کاری زۆری زیاترە کە بۆی بکرێت کە لە ئێستا داوانە هیچی نەکراوە کۆمپانیەکە ئیشی لەسەر دەکات و بەنسبەت تەندەرەکەەوە لە بڵاوبوونەوەی سوۆسیال میدیایە ئێمە زانیومانە کە ئیشێک هەیە ئەکرێت و دادنووسەکانە و بەم نرخەکراوە کە هەڵبەتە ئێمە هەموو کۆمپانیایەک نەکرد ئێمە هەر کۆمپانیاکە ئیشەکات بۆ ئەوە ئیشەکات کە ئیسفادەیەک لە کارەکانی بکات بەڵام لەسەر ئەوە لەسەر قوتی خەڵکی لەسەر جیرفانی هاوڵاتیان بە پارەیەکی خەیاڵی ئیش بکرێت و بە پارێکی خەیاڵی هاوڵاتیان بە هەدەر بدرێت ئێمە ئامادەین بۆ شێوەی بیکەین و خێری هەڵبەتە خۆشمان هەیە لەو بوارەیەکە ئیکەین و ئەو ڕێژەی کە ئاماژتان پێ جەنابتان لە 60 بۆ کۆمپانیاکەی ئێمەیە و لە 40 دەدرێتەوە بە حکوومەتی هەرێم و زائیدەن کە کۆمپانیای ناوبرەوە 15 ساڵ دوای 15 ساڵ لە کارێکی بێت ئێمە 12 ساڵ زۆر باش بابینی سەرەوەی کەەوە وتت چۆن دەتوانن چۆن ئەم گرێبەستە کە یاداشتان ڕستی لایانی پەیوەنددارەکان کردووە کە ئەگەر ئەم گرێبەستە گۆڕانکاری تێدا بکرێتەوە و دوو کۆمپانیا ئامادەن وتت بە چەند بیکەن و دەکارەکەی چۆنە مەسەرەن چەندی لەسەر هاوڵاتی گران دەکەوێت بە بڕی 7,000 دینار ئێمە نرخمانداناوە کە ئەو کارە بکەین و ئەو 7,000 دینارە ڕێژەی لە 140 ئەگەڕینەوە بۆ حکوومەت ڕێژی لە 160 بۆ کۆمپانیاکەیە کە تەنفیزی کۆی هەرێمی کوردستانی دادنووسەکانی پێ ئەەکەین بۆ پارەیە بۆ ماوەی 4,000 بۆ خۆتان 3,000 بۆ حکوومەت بەڵێ 3,000 دەگەڕێتەوە بۆ حکوومەت و حکوومەت بن ناتوانم قسە لەسەر ئەو کە حکوومەت پارەکە چی لێکات بەس ئەبێ پابند بێ بە دانی پارە بە عریزە نووسەکان و هیچ چکە حکوومەت لێرەدا هیچ پارێک سەرف ناکات تەنها کۆمپانیاکەیە هەموو کارەکە لە ئەستۆی خۆی ئەگرێت و ئیشگانەکات بەڵام کاری کۆمپانیاکە بەو ڕێژە گەورەیە و بەو
ژمارە گەورەی نییە کە بە مەبلەغێکی زۆر بەو شێوەی کە ئێستا دانراوە ئەگەر بە 7000 بیکەن خۆشتان بۆ منە 3000 بدەنەوە بە حکومەت 4000 بە قازانجی لێکەنەوە خۆتان بڵێن بڕێ قازانجی هەڵبەتە هیچ کەسێک و هیچ کۆمپانیایەک کار بۆ زەرەر ناکات و کارەکەش مدێکی کەم نییە بڵێ بۆ مدەی ساڵێکە بۆ بودی شتەمایەکە تاوا ببلەوە ئێمە ماوەی 12 ساڵە گرێبەستەکەین و قاوانینی هەموو گرێبەستێکە ئەکرێت لەگەڵ حکوومەتە خیتاب زەمان هەیە کە کۆمپانیەکە دەیات و بەرپرز ئەبێت لە بەرامبەر ئەو کاری ئەگەر نەتوانێت بە ئەنجامی بگەێنێت یاخود ئەگەر نتوانێت ئەو کارە سەرکەوتوو بێت یایە کۆمپانیا. بەڵێ سپاس دەکەم دەتەگەرم بۆ لای بەڕێزکە سیروان سەبارەت بە ئەوەندەی کە بەداچوونان کرد بێت ئەو گرێبەستەی کە کراوە بۆ ماوەی چەند ساڵ لەگەڵ ئەو کۆمپانیایی کە بۆ مەسەلەی دادنووسی لە کوردستانە داهاتەکەی چۆن دابەشکراوە لەناو حکوومەت و کۆمپانیاک خۆی من لە سەرەتایەوتم گرێبەستەکە نییە وجودی نییە چۆنە وڵاتە 40 میلیارد دلار قەرزار بووین بە بۆنەی گرێبەستی وەزارەتی سامانە سروشتەکان کە نیمانە کە لەگە خەڵکا کلوتی گرێبەستەکە نییە شتێ نییە بڵێ ئەمەتا یعنی ئێمە داوای گرێبەستەکەمان کرۆ نییە پارەکەی بۆ کوێ چێ شەریکەکە کێیە کێ ئیمزای بۆ کردووە چۆنە ئەمەی کە هەیە بۆ بینەران بیزانن 1 2 3 4 5 6 کتابە لە بینی خۆیانە ئەمەیە ئەمەش گرێبەست نییە ئێمە کە ئەڵێن سەکتەرەکانی ئەم وڵاتە لە سەرەتای دروستبوونی یەکەم کابینەوە هەتا ئەمڕۆ ئەوە تا وەکو تراکتۆر بە دوای خوانە ڕاکێشن یعنی لە نێوان ماڵباتەکان و هەنێک مافیا ئەیبەن بەڕێوە کەس نازانێت ئێمە بەدواداچونمان بۆ کردووە بە خۆشحاڵیەوە چەند هاوڕێکی هاوپەرلەمانتارم بەدواداچنی بۆ کردووە هیچ نییە جواب نایەنەوە ئەمە لەلایەک کاک حەکیم هەر بۆ زانینی بەڕێستان و بینەرانی بەڕێست ئەمە بەش سوچێکی بەسیتە لە گەندەڵی ئێمە هەر پەیوەست بەم بابەتانەوە کە بۆچی وامان لێت ئێمە بۆ میلەتی کورد بۆچی ئاوامان بەسەریت لەبەرەوەی ساحبمان نییە ساحبەکانمان دز و جەردە و مافیان بۆتانە سەلمێنم لە لوژنەیەکیم ئەندامی پەرلەمانم لە لوژنەی مادەی 140 هاوڕەکانم ئێستا گوێیان لێمانە پێشوازیمان لە 3 گەنجی دووس خورماتوو کرد کە هەر سێکیان سەر بە 2 پارتی دەسەڵاتن لە بینیانە باشە خۆیان بە دەمی خۆیان ئەڵێن ئەوەی 8 و تورکمان پێمانەکات شەڕی ئەعمالی خۆمانە یعنی ئێمە خراپەکاری خۆمانە ئەڵێ ئەو کاتێک کە کەرکووک و دووز و ئەوانە هاتەوە دەست پێشمەرگە هەر مەسئولەکانی یەکێتی و پارتی هاتوون بۆ نمونەیەکی بەسیط بەردەرگای سایلۆکە کە بلۆری کوڕی کورد و گەنجی کورد و پیری کورد ئەبێ بچێتە ناو سایلۆکەوە سەرەی بە 8 وەرەقە تا 15 وەرەقە بووە کە لە زمانی پێشوا بە بەلاش سەری خۆتۆ لۆری خۆ دەفەتی فرۆشید گەنمی خۆتاچی بە حکومەت و خوازانێکی پارەکە دەهاتێ ئەمان مەسئولەکانی یەکێتی و پارتی من مەسئولم لەو قسەیە هاوڕێکانم لە لیژنەکە هەموو حیزبەکانی تایە ئەڵێ ئەو کاتە گەندەڵی دەستی پێکردو لە دووس خورماتوو کە مەسئولینی کورد هاتوونەتە ئەوێ چۆن دوژمن ڕەحمت پێکە چۆن نەیان ڕەحمت پێکات کە تۆ خۆ ڕەحمت پێێن کەواتە داهێنانی گەندەڵی و فەسادەت و بەرتیل خواردن و ڕەشوە و سەرانەوەرگرتن ئەمانن باش ئەمە بەشێکە لە سەرانەوەرگرتن ئەوەیە کە تۆ بەدەر لە یاسا بچی لەگەڵ کۆمپانیایەکی بەڕێزە من ناناسم ڕەنگە کۆمپانیاکە ئیشەکانی خۆی باشی بکە بەڵام ئەگەر هاتوو بە پێی یاسا مامەڵە لەگەڵ شتێکان نەکەیت کەواتە تۆ بەرتی لە دووەرگرتووە من نمونەیەکی جوانتر دێمەلەوە زمانی زوو نازانم چێبیریت ئەم کە فڕۆکەخانە کرایەوە فڕۆخانی سلێمانی هەولێر خطوتی جەوی ئایر بەرلین هەیە عالمیە لە ئەڵمانیا من بەد ئەو زمانە من پەرلەمانتار نەبووم کاک عەلی ئەحمەد ساڵح پەرلەمانتار بوو ئەو بە دوواداچوونم بۆ کرد و لەگەڵ یا قسەم کرد 6 ساڵەمە پێش ئایر بەرلین لە شەو ڕۆژێکا وتی ئیتر من ڕەحلەکانم بۆ کوردستانە وەستێنم هیچی نەوت من بە دوواداچوونم بۆ کرد لەسەر خاڵ بوو بۆ ئەوەی کە لێرە پارتی وێکێتی بە هەموو کۆمپانیایە گەڵێن ئەڵێن یەنە کوردستان شەریکین لەگەڵتانە یعنی بەرتیل یعنی سەرانە وەرەگرن شەریکەی مەسە شەریکەی تورکی ئێرانی فلان فیسار خۆمانە ئەڵێ قەیچێکە با بێنێ حاجی فلان ومان فلان و فلان وڵا یا شەریکەی ئەڵمانی قبوڵی ناکە ئەگەر ئەو قبوڵیشکە ئەو شەریکەیە لە کۆمپانیەکی گەورەیە لە یەکێتیەکی گەورەیە لەگەڵ ئەمریکا و ئوسترالیا ئەمانەیە بەشن قبوڵ ناکات تۆ یەکێک لە ئەندامەکانە بچێ سەرانە با بە دوو ماڵبات لەسەرەوە گەشتەکان وەستا ئەمریکا پێی هەر ئەوە هەر کتابەکانم ماوە هەر هەموو کاتێکی خەمەڕوو
ئەمریکا ئەڵمانیا. خۆی ئەمریکا بە ئەڵمانیا بە ئەربەرلینی وتی یعنی چی تۆچی هەراوە یعنی چی تۆچی لە کوردستان بەرتیل و سەرانە ئەیت چێ پێوتی قبول ناکە قبولی ناکەی دوور ڕێگات لە بەردەمایە یان هەموو گەشتەکانە بۆ ئەمریکا وەستێنی ئەمە قبولی ئەم سەرشۆڕێ ناکەین یان ئەوە لە ئێستاوە گەشتەکانە بۆ کوردستانەوەستێنی گەشتەکانیان بە کوردستانوەستان ئەمە ئەو کوردستانەیە کە وعدیان پیاوین چاکسازی تیا بکەن ئەمە ئەوەیە کە خەڵک نازانێت بۆچی گەشتێکی گەروانەکەن کۆمپانیای گەشتیاری بە تیارە ئەو کاتە چۆن بۆ لە ئەڵمانیا و لە هامبۆرگ و ئەفری بۆ ئەنقەرە بە $100 بە 120 ئۆرۆ بۆ لێرەوە 700 ئۆرۆ بێ لەبەرەوەی ئێمە باجی چاوچنۆکی ئەم مەسئولانە ئەین هەمویان شەریکن لە بەشەکانە باش بەس ئەوەی ئەمەش بەشێکە لەو شتە. گرێ بەستە ینی بۆ نمونە بەرگانی زۆر لەسەر هاوڵاتی دروست کردووە ینی بۆ نمونە کە پێشتر بە 2500 سکاڵاکە نووسی ئێستا 15000 بەرگانی زۆر دروست کردووە ئەرکی کێ مەسەلەن بارگە ئەرکی پەرلەمانە ئەرکی مەسەلەن داواکاری گشتیە دەچێت سپاکی ئەرکی خەڵک خۆیەتی کەم بارگرانی لەسەر خۆی لابرێت یەکەم شت من پێم وایە لە هەموو دنیای مادە پەرلەمان هەیە خەڵکانێک هەن هاتوون دەنگیان ناوە بە 111 کەس ئەگەر بە سیستەمی عەقڵانی بێت خەڵک ئەبێ لە ماڵەوە خەریکی نان خواردن و سەیران و سەیری تەلەڤیزیۆنمانە بێ ئیتر با سیاسەت نەکەن ئەم 111یان بۆ ناردووە لەبەرەوەی ئەم شەڕیان بۆ بکەن ئەم دەسەڵاتی کوردیە 28 ساڵە هەموو خەڵکەکەیشی و ئەو پەرلەمانەشی مەشغوڵ کردووە بە خۆیەوە وای لێ کردوون ینی کەشێکی دروست کردووە کە مناڵمان هەیە ئەو کچە جوانە نما خەریکی سیاسەتە لە باتی ئەوەی کە خەریکی یوتیوب بێ خەریکی کاری خۆی بێ یعنی حکومت زۆری پێخۆشەکەم لە توی ساباسی ماکەن حکومت پێی خۆشە سەر بەیانی هەتا ئێوەرە خەڵک بەس باسی سیاست کات چکە خۆیان سیاست نازانن اینجا ئەمە ئەرکی خەڵکە قبوڵی نەکات یەک ئەرکی ئێمە یەک پەرلەمانتار شەڕی لەسەر بکەین من لێرەوە بەڵێن ئێ بڕوا بکەن ئەگەر هەموو ئەم میلەتە هەمووی قبولی کامە قبولی ناکەم ڕەنگە من لە حیاتم پێویستم بە عریزێنێ بەس کەسێک بەتەنێت چی پێ دەکرێت پێکرێ ئێمە لەخوا بەزیابێ لە ناو پەرلەمانە هاوکارانمان زۆر پشتگیری لەم داوا حەقەکەن من هەموو فراکسیۆنەکانیان بەس وەکو بەزارێکی ئێمە بەزارێکی زۆری نەیانن من وەکو فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆن بەردەوام بم لەسەر ئەمە دووەم ئەمە چوارەم کارمە هەر دوێنێ لەسەر سیستەمی بایۆمەتریکە فەشەل هێناوە لە وڵاتە 3 میلیارد دیناریان لە وڵاتەیە بە هەدەرداوە لەسەر یاتومەتە وازیشی لێ نایە. سپاس دەکەم دواتەگرم وڵای بەڕێست کاک میران سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێوە ئەم یادداشتان ئاراستەی وەزارەتی داد کردو ئەوەی کە ئێوە بەکەمتر ئامادەن بیکەن یاخود وەڵامی لایەنە پەیوەنددارەکانی چە بۆ لەوبارەوە پێمە وەکو جوابانەوەی ڕاستەخۆ کە دوای ئەوەی نووسراوەکەی کاک سۆرانمان بینی لە فەیسبووکە ڕاستەخۆ پەیوەندیمان لەگەڵ ئەوە کردو کە ئەندام پەرلەمانە لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندیمان بۆوانە کرد کە ئەو ئیشە پارەکەی زۆرە و ئێمە ئامادەین بەو نرخە بکەین هەڵبەتە پێش دراسی خۆمان کردووەک و هەردوو کۆمپانیا ئەو تێچووی کە عرضم کردن کە تێ ئەچێت بەو شێوەیە نیە کە من پارێکی زۆر و بڕێکی زۆر پارە لە خەڵک بسەنم لە پێناوی مەسلحەتی کۆمپانیاکی خۆمە باشە بەس بە کوالیتیە و ئیشەی کە بۆ نمونە ئێوە دەتوان بە هەمان کوالیتی لەگەڵ ئەو کۆمپانیایی کە کردوویەتی ینی بۆنم لە ڕووی کوالیتی و ئەوانەوە کارەکە وەکو ئەوان بێت کاری لە پێشینەی هەردوو کۆمپانیاکی ئێمە ینی پێش هەرە مشتە پرۆفشناڵێتیە ئەمانەوێت هەموو کارێک کە ئیکەین نەک بڵین لەم کارەی ئێستا کە ئەمانەوێت بۆ حکوومەتی هەرێمی بکەین هەوی بە پرۆفشناڵی ئیش دەکرێت و تیمێکی گەورەین کە دیڤلۆپەر و پرۆگرامەر و کارمەندانی ئایتی ئیش لەو شوێنە لەو ئیناکەین وە زائیدەن ئێمە کۆمپانیایکی لۆکاڵین ڕاستە کۆمپانیایکی دەرەوەی بەڵام کۆمپانیای لۆکاڵی چ لە ئیسفادەکانی ئەوەی کە کۆمپانیای لۆکاڵی دایمە لەبەردەستایە و بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان زۆر زووتر و بە ئاسانتر ئەکەوێتە بەردەست ئیشەکانی بکات لەبەر ئەوە ئێمە دراسی تەواوی خۆمانمان کردووە باشە بەزەیوە دەتوان بۆ منە چکە کۆمپانیا باسی بەستنەوەی هەموو فەرمانەکانی دادنووسی کردووە لە هەرێمی کوردستان دەڵێم هەر مەسەلەی عریزە نووسین نییە مەسلەی بە ئارشیفکردنی مەسەرەن ئەو سکاڵا و عریزەنووسینانەیە مەسەرەن دروستکردنی داتابەیسە ئەمە تێچووی ناوێت هەمووی تێچووی ئەوێت بەڵام تێچووی عەقڵی ئەمە نەک تێچووی
ئەوەی سوفتوێرێک لە دەرەوە بکردرێتەوە سوفتوێرەکە تیمی خۆمان دروستی ئەکات بۆ ئەم ئیشەکە بەکارێت و ئەو قسانی تر کە ئەکرێت ئەم ئیشە کارە پێویستی بە داتابەیسێکەیە کە لە ناو وەزارەتی دادابێت یاخود لە ناو ئەنجومەنی وەزیران نابێت داتابەیس یعنی با بڵین شوورێکی زانیاریە و بڵێ کۆی ئەساسی هەموو هەرێم ئەگەڕێتەوە بۆ ئەوێ و لە ناو شارەکانە بە شێوەی سێرڤەر کار ئەکرێت و ئیش بۆ بەستنەوەی معلوماتەکان بەیەکەوە ئەکرێت و نەک بە یەک سێرڤەر بە چەند سێرڤەرێک ئەکرێت لە حاڵەتی داونبوون هەیە ینی کەمە لە ڕووی تەکنیکیەوە ئەم قسەیان ئەەکەم حاڵی داونبوون هەیە کە نابێت هیچ لەو زانیارانی کە هەیە و ئەو عریزانی کە هەیە بفەوتێت و لە ناو بچێت ینی هەڵبەتە ئیش لەسەر ئەمە هەر هەمووی کراوە و سکیورتی کامل و سیفتی کامل ئەگەڕێتەوە بۆ حکوومەت خۆی وەکو کۆمپانیاش لە دوای ئامادەبوونی کاملی ئیشەکە کە تەسلیمی حکوومەت کرا بە کاملی هەموو سکیورتی و سیفتی خدەژە دەستی حکوومەت خۆیەوە بۆ پاراستنی زانیاری خەڵکی چکە هەموو عریزەیەک ناوی شخصی خەڵکی تایە عینوانی خەڵکی تایە کە ئەمە هیچ پێویست ناکات ژە دەستی کۆمپانیایەکە بێت ئەگەر ئێمە ئەو ئیشە بکەین دەخینەوە ژێر دەستی حکوومەت و بەپێی ئەو کەسانی یان ئەو لیژدانی یاخود ئەو بەشانی کە وەزارەتی داد خۆی پێمان ئەڵێت و ئەیخینە ژێر باشە بەزوت دێوە ئەدوو کۆمپانیەک هەمەدەن بۆ ماوەی 12 ساڵی ژەم کارە بکەن و دواتر سیستەمەکەش پێشکەشی حکوومەت دەکەن ئێمە بۆ ماوەی 12 ساڵ کە لە عقدەکی پێشووترە هاتەوە بۆ ماوەی 15 ساڵە ئێمە لەوە 6 ساڵی کەمان کەم کردەوە بۆ ماوەی 12 ساڵ و کۆی تێچووی ئەو کارانە هی هەموو هەرێمی کوردستان هەرچەندێک بێت تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەەکەین و ئێمە هیچ پەیوەندیکە پێوەی نامێنێت بە کارەکەەوە جگە لەوەی ئەگەر حکوومەت خۆی بوێت عقدەکەمان لەگەڵا تازە بکاتەوە یاخود بەردەوام بێت باشە بەس ئێستا و نرخی کە دیاریکراوە 15,000ەکە کە بۆر بڵێ عریزەیەک پێ دوایە زۆرە مەسەن ئایکراوە بە ئەلکترۆنیش یاخود ئەلکترۆنی جیاوازی هەیە لەگەڵەوەی کە ئێستا دەکرێت لە فەرمانەکانی دادنووسیەوەندەی کێ بۆ داسوودان کردووە ئەوەی بەدەدەچوونی ئەمەی بۆ کراوە لە ئێستا ئەلکترۆنیکردنی تەواوەتی نییە ئەگەر ئەلکترۆنی تەواوەتی بێت لە دادنووسیەکە کاتێک ئیش دەکرێت لە لای عریزەنووسەکەەوە کارەکانی تەواو بووی هاوڵاتی ڕاستەخۆ بێت بە شێوەی تاوان لە ڕێگەی ئینتەرنێتەوە و ئیشانە ئەکرێت ڕاستەخۆ بشتە بەرەسی دادنووس خۆی نەک ئێساوی کە ئەکرێت بۆی کە بڵین ئێمە معلوماتمان لەسەری هەیە ئەوی کە لەسەری بیستمانە هەر بە شێوە کۆنەکەیە تەنها فەرقەکەی ئەوەیە ڕاستەکەی بە شێوەی ڕاستەخۆ لەوێ ئەژیرێت شتێکی زۆر ئاساییە ئەخرێتە سەر جیاوازەکەی چیە لە نێوان سیستەمە کۆنەکە و ئێستا تەنها نووسراوەکەیە ڕسمەکەی کە پێشتر ئەندرا بە نووسراوی بڵێ باڵین ئەو نووسراوی کە ئەچۆ بەردەم دادنووس ڕسمەکە بە شوێ ڕاستەخۆ ژیرەکە شتێکی زۆر ئاساییە هیچ گۆڕانکاری نییە لە سیستەمی بە ئەلکترۆنیکردن سیستەمی بە ئەلکترۆنیکردن دەبێت هەموو ئەو ئیشانی بۆ بکرێت و زائیدەن کە نووسراوەکە تەواو بوو تا پول هەیە ینی کە لە ناو بۆ چەند جۆرێکی عریزە نووسین پولی لێ ئەدرێت پولەکەن جێ بە شوی ئەلکترۆنی بێت کامە لە ناو سیستەمەکە جی ئەکرێتەوە و بە شێوەیەکی زۆر ئاسان و دوایەوە دەنێرێتە بەردەم دادنووس و لەوێ ڕێک ئەخرێتەوە هەر کەسە بە پێی سەری خۆی و پێی ناوەکی خۆی ئیشەکانی لەوێ تەواو ئەبێت دادنووس بڕیاری تەواوەتی لەسەر ئەدات و یعنی بەسیترین نمونەکە لە بەردەمی دادنووسە ئیمزایە پەنجەمۆر هەیە ئەبێ ئەوانشوی بە شوی ئەلکترۆنی بێت ئەگەر بە ئەلکترۆنیکردن بکەیت ئەمە وەکو سەرەتای ئیشەکە و یەکەم ئیشی ئێمە کە ئەمانە ئیشی لەسەر بکەینەوە دواتر دەتوانین کارێکی وا بکەین هەموو هاوڵاتیەکی لە هەرێمی کوردستانە ببەستینەوە بە لە ماڵی خۆیەوە بیبەستینەوە بە عریزە نووسەکانەوە کە زۆر کارێکی ئاسانە و زۆر بە ئاسایش ئەکرێت لە ماڵی خۆتەوە نووسراوی خۆت ڕەوانی عریزە نووسەکە ئەەکەیت هەموو ئامادەکاریەکانی بۆ کات و ڕاستەخۆی نەرێ بۆ دادنووس تۆ بەس نەتیجەی ئەخیر وەرەگریتەوە ئەمە بە ئەلکترۆنیکردنی سیستەمی عریزەی سوپاسان دەکەم ناوبڕێکمانێت دوێ ناوبڕەکە دەگەڕێن بۆ وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور
کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سیرۆ لەسەر دروستکردنی بارگرانی لەسەر هاوڵاتیان پێ دوایە ئەمەش بارگرانێکی دیکەیە مەسەڵەن لەسەر هاوڵاتی کە لە کاتێکە ئێستا موچش وەکو پێویست نییە دواکەوتنی موچ هەر بەردەوامە 15,000 زۆرە بۆنە بۆ هاوڵاتی. بەڵێ لە کاتێکە کە موچە نییە کە قوتی ئەم خەڵکیان بڕیوە لە مامەلەیەکی قوماربازیە کە کەس نازانێ مفاوەزا دەگا بەگوێ لەم کاتەیە ئەمان هاتوون بۆی هەربینەرانی بەڕێزی بزان ئێمە باسی چه سەکتەرێکەکەین. ئەمان هاتوون بە فێڵێک کۆمپانیایەکیان ناوەڵێمە 25,000 بە فشاری زۆر هاتوین وتوانە باشەکە بە 15,000 یان تۆ جارێک بۆ ناوی دەنەی فێڵ مەسەڵەن فێڵە ئەمە فێڵە فێڵە لە کێ؟ فێڵە لە میلەت کاکە فێڵێک هەیە لە دنیای تیجارەت و بزنسی ئەم عالەمەیە گرێبەستێکە بەستین من چاوبەستی لێ یەکەم لە گرێبەستەکە ئاڵم تۆ بۆت نییە ئەم خانۆ شەریکین تایە بەڵام تۆ بۆت نییە بی بکرێ تۆ تاوە قفڵ بیت ئەمانیش گرێبەستیان کردووە کەس نازانێت گرێبەستەکە سەری لەکوێ و قاچی لەکوێیە لە لایەکی ترەوە جەناب دەچی لە بازارێک سەعاتێکە کڕی سەعاتەکە لێم سراوە $100 تۆ پێڵێ بە 75 نابێ کەوتی با جارێ و 25 قازانجە لەو سەرەوە ئەگەوتە بە $25 شتینەوەڵا بە $30 کەواتە $70 جارێ قازانجە اینجا لە سیەکە چەندی قازانجەی هاوار جارێ ئەم لە 25ەکە دێک داشکانووە جارێ ئەم دێ هەر بە حەوایە لە میلەت سەنراوە ئەگەر میلەت ببیستێ لە ڕشوێنێکە لە سەیتەرەیەکە لە سنوورێکە $1,000 لە تاجرێک ئەسەنن دڵی خۆش نەبێت بڵێ وڵا ئەو تاجرە وەزاریە ئەو تاجرە و ئەو بەرپرسە هەردووکیان لە قوتی میلەتیە بن چونکە هێلکەکە گرانە بێ هی ئەوەیە لەسەر سنوورەکان سەرانە لە تاجرەکە ئاسێنێ خۆتە تاجرەکە لە جوانی خۆی نایات مەڵێنی پێشتر هەمووی زەریبە و باجەکەی میلەت ئەیات و میلەتیشیان چۆن لێ کردو با من پێ بڵم چۆن ئەمە خەڵک قبوڵیەکە جارە پێشە شتێ هەنێک بینای دادنووس هەیە بەڕاستی پیا و پێی شەرمە بچێتە ئەو شوێنەوە من خۆم چوون بۆ دادنووسی هەولێر بەیانی باەکە بە کامێرە بچێ سەیری کات هەر خۆش مەچم لەگەلانە لە چەند ژوورێکیانە پەنجەرەکەەوە نە پچکۆلەیە 20 کەس وەستاوە تۆ بە زۆر جێ دەبێتەوە ئەگەر ئافرەتێ بێت ناچیت لە شوێنی تراوردەوە دەبچوک بۆتەوە ینی ئازادیەکەی بەرتەسکرۆ لە شوێنێکا بێ بە کوخێکی پچکۆلە زەلامێ سەری لوتی دیارە و تۆش لوتی دیارە بەڕاستیمە بێشەرمیە لە زەمانێکی ئاوایە من و تۆ فەرمانبەرێکی بەڕێز دانیشتووە 8 سەعادیشەکە یعنی بەس دووتمان بەریەکەوێ باشە هیچ چاچیکەن ئێستا من پێشنیارەکەم ئەو پێشنیارەش بە نووسراوەکەم ئەم کۆمپانیا بە ڕێزانە هاتوون ئەڵێن ئەوە بە 25,000 ئەمان ئەڵێن بە 7,000 و 3,000 بە حکومت من ئەڵێم هەر بۆ بە پێکەنین ڕەنگە بیکەنە مزایەدەوە کۆمپانیاک بڵێ 1,000 ناریژێن بە هاوڵاتێکە بمەنێ باشە چۆن 25 و بە 4,000 بۆ ئەمان دەزەیات ئەویش هاتوو هاواری لێ بەرزبێتەوە لە
زەمن پرێسا چاپێکوتنیان کرد بەڕێبەرەکە لە بەخوا لە 15,000 نارمامێنێتەوە ئێمەی کە تۆ بە 15 بۆت نامێنێتەوە کۆمپانیایەکی تر هەیە بە 4 و بۆشی ئەمێنێتەوە دوای 12 ساڵیش هەموو سیستەمەکە بەجێڵا سبینێ کۆمپانیایەکی گوێی دەمانە بێڵە کاکە بۆ منیش نەچم لە ئەلبانیا شتێکگەێنم بەشکم بۆ باش بێ وای لێبێت بە هەمان شێوەی سیستەماتیکی جوان گرێبەستێکی لەگەڵا بکرێ ڕەنگە بە 1000 دینار بێت بۆنا حکومت بۆنا ئەگەر ئەمە فێڵ و تەڵەکە بازیانی خۆتان گەرم ناکەن بۆ دەرفەتەماوە کە پێداچوونەوە بکرێت دووبارە بخرێتەوە کێبڕکێ نێوان کۆمپانیەکانوانە ئێمە ئیشمان ئەوەیە هەموو کاتێک دەرفەت هەیە کاک حەکیم با من نمونەیەکت دەمێ حکومەتی هەرێم لە دروستبوونیەوە هەتا ئێستا تان خۆ بەدەست دوو کەسەوە بخۆ دەست کەسی ترەوە نەبووە بەدەست دوو ماڵباتەوە بۆ دەستێکی پارتیەوە بووە ئیش و کاریان بەس ئەوەیە قاچی میلەت لەتکەن لە ڕێی ئەوەی کە پەرلەمان شکۆی پەرلەمان بشکێنن لە ڕێی ئەوەی ئیفلیجی بکەن ئێستا بابەتێکی تریان هێناوەتەکەیە پەرلەمان مەشغوڵەکەن بەشتی لاوەکیەوە بۆی نەپڕژێتە سەر ئەمە بەڵام لێرە مژدەیانێمێ ئێمە بە هیچ شتێکە مەشغوڵ نابین بە هیچ شتێکە مەشغوڵ نابین خێر خەڵکی تەنها خەمی ئیشوکاری میلەت خۆشبەختانەش لەسەر ئەم وتارانەی ئێمە زۆرینەی ئەوانەی کە لەگەڵ ئەوانیش پەرلەمانتاری هێزەکانی دەسەڵات هاوڕان لەگەڵ منە بەڵام لە ڕابردوودا من نازانم کێ ژن بەژنی بیستووە لە کابینەکانی ڕابردووە سیستەمی کوڕ بە کوڕ هەبووە چۆن سەرنجی ئەمە بن کوڕ بە کوڕ وەزیرێک کوڕێکی هەیە دەرچووی دارە اقتصادە وەزیرێکی تریش کوڕێکی هەیە دەرچووی سیاحەیە ئەم وەزیرەی کە کوڕەکەیە نایێنە لای خۆی تەعینیکە بەو وەزیرە لە کوڕەکەم بۆ تەعینکە و هەبووە کوڕەکەم بۆ تەعینکە ئەویش کوڕەکەی لایم تەعینەکە کوڕ بە کوڕ کوڕەکەی نێرێ بۆ ئیفاد ئەمیش کوڕەکەی نێرێ بۆ ئیفاد ناینێرێ ناینێرێ پلەکەی بەرزەکاتم پلەکەی بەرزەکە اینجا کوڕە کچە برایە ژن برای ئاوە یعنی بەرپرسانی ئەم هەرێمە جاتەعان کە من وەزیری بەنایە بە نمونە بەرە بۆ خوارەوە شۆڕ بەرە بۆ هەتا ئەندامی شتەکانی خۆیان کەواتە ئەم وڵاتیان دابەش کردو لە مابینی خۆیانە وەکو ئەوە ئەمە سەبایە بێت و لە شەڕ ڕاگرتێ کاکە ئێمە لە شەڕ نەگرتووە ئەم میلەتیان لە شەڕ نەگرتووە ئەم میلەتیان بە قۆنتەرات نەگرتووە ئەم میلەتە هی باوکو کەسوکاری ئەوانە نییە خەباتان کردووە سەر و سەر چاومان هێستان هەبووە سەر و سەر چاومان ئێستا کاتی مەدەنیەتە کاتی وەرەقە و قەڵەمە کاتی پەرلەمانە کاتی دیموکراسی ئەم سیستەمە ناڕوا بەڕێگا سپاس دەکەم کاکە میران سەبارەت بە عریزە نووسەکان ئەوانش کێشانە بوو تقریباً ئێستا کێشەکان نزیکە لە چارەسەر سەبارەت بۆی کە ئایا کاریان دەست دەکەوێتەوە لەم سیستەمە نوێدا بڵێ بەنسبەت عریزە نووسەکانەوە ئێمە وەکو کۆمپانیای دوو کۆمپانیای ئێمە کە هەستاوین بەم کارە بۆیە بەو ڕێژە زۆرە پارەکەمان کەم کردوێتەوە تەنها بۆ جێبەجێکردنی کارەکە و با بڵین ئیسیفادەی کەم بۆ کۆمپانیاکە باش بەڵام ئێمە لە هەمان کاتە نزیکی 3000 دیارمان گەڕاندوێتەوە بۆ حکوومەت کە حکوومەت لەم کارەیە هیچ جگەرەوەی کە ئیسفادەیەکی باش بە هاوڵاتیان و بە حکوومەت ئەگا کە واجبی ئێمەش و حکوومەتی شەو ئیسفادێ بە هاوڵاتیان بگەێنێت و زائیدەن حکوومەتیش خۆی ئەرکی سەرشانی ئەوەی هەیە کە ئەو پاری بووی ئەگەڕێتەوە بیدرێتەوە بە عریزە نووسەکان لەبەر ئەوەی هیچ پارەیەک و هیچ با بڵین مەسروفاتێکی حکوومەت لەم کاریان ناکرێت هەمووی لە ئەستوی کۆمپانیاکەیە بۆیە پێویستە ئەو پاری کە دەگەڕێتەوە بگەڕێتەوە بۆ عریزە نووسەکان باشە بەس حکوومەت خۆشی بۆ نمونەگەر نەیدات بە کۆمپانیەکان خۆشی ناتوانانی ئەمە بکات بۆ نمونەوەکەوەی کە لە دادگای سلەیمانی کراوە هەر خۆیان کردویانە بە ئەلکترۆنی ئەوان هەر ڕاستەخۆ کردیانە بە ئەلکترۆنی و ڕاستەخۆ دەستێتە دادگاوە ینی حکوومەت کارێکی قورسەگەر بۆ خۆی جێبەجەکەنیدا بەکەرتی تایبەت ئەمە ئەگەڕێتەوە بۆ قەراری حکوومەت دە من ناتوانم بڕێ لەسەر برارەکانی حکوومەت بەڵام وەکو کردنی کارەکە بەڕای منەوە نەکارێکی قورس نییە تاوەکو نەک حکوومەتێکی ئاوا گەورە حکوومەتێکی هەرێمی کوردستان کە بەرپرسە لە هاوڵاتیان ناتوانێت ئیشە بکات کۆمپانیایەکی وەکو ئێمە کە بتوانێت ئیشە بکات حکوومەت زۆر بە ئاسانتر دەتوانێت خۆی ئەو ئیشە جێبەجێ ئەگەر خۆی بکات تێسوەکەی کەمتر دەبێت لەسەر خۆی و لەسەر خەڵکیش زۆر کەمتر ئەبێت من وەکو کۆمپانیایەک بە 4000 ئیسپادی خۆشم ئەەکەم و کارەکەش ئەەکەم
و ئەگەر خۆت حکومت بیکات هەم پارە ناگەڕێتەوە بۆ حکومت کە ئەڵی 1000 دینار کە ئەمە لە جیرفانی هاوڵاتی دەرەچی 1000 دینارەکە لە دوجارە چەنی بۆ کۆمپانیاکەیە چەنی بۆ حکومەتە یا چەنی بۆ عریزە نووسەکانە ئەمە کێشە ئەساسیەکە نییە ئەوەی کە کێشەی ئەساسیە ئەگەر ڕاستەوە خۆی حکومت کارەکە جێبەجێ بکات ئەگەر لەو ڕۆ بێت هەڵبەتە کە ئەمە کاری حکومت خۆیەتی ڕەتی بە بنەوە نییە زۆر بە ئاسانی بە کەمترین تێچ و ئیشەکانی دەکات و باری زۆر سەر هاوڵاتین زۆر کەمە باش بەس لە ئەلکترۆنیە ینی بازەوەکە کە کات دەگەڕێتەوە خەرجی کەم دەکاتەوە ئەم پرۆسەی کە ئێستا هەیە مەسەلەن هەر هاوڵاتی دەبێت خۆی سەردانی فەرمانەکانی دادنووسی بکات و تێچوەکەشی بەرز بۆتەوە ئایا ئەلکترۆنی کات و مەسەلەن تێچ و کەم دەکاتەوە وەکو عەرزم کردی بەنسبەت بە ئەلکترۆنیکردنەکەەوە لە ئێستاەوە ئەلکترۆنیکردن نییە ئێمە وەکو هەنگاوی یەکەم پێویست بەوە ئەکات کە هاوڵاتی جارە بچێتە لای عریزە نووس بەڵام لەوێەوە هەموو کارەکانی بە شێوەی ئەلکترۆنی تا بەردەمی دادنووس و تا کۆتایی کارەکەی و هەمووی ئێستا دەبێت دووبارە سکاڵەکەی بۆ پرێند بکرێت اینجا بەدەست ببرێت بەڵێ لە ئێستادا بەو شێوەیە دیسانەوە هاوڵاتی خۆی باتە بەردەمی دادنووس وەکو ئامادەبوونی هاوڵاتی لە بەردەمی دادنووسە کە ئەمە کاری با بڵین یاساییە ئەبێت کەسی کە کارەکەی بۆ ئەکرێت ئامادە بێت لە بەردەمی دادنووسە بۆ ڕاستی و دروستی زانیاریەکان و ئەو ئیشەی کە دەکرێت لە کۆی ئیشەکانی دادنووسیا و لە کۆی ئیشەکانی هاوڵاتیە بەڵام وەکو کارەکانی تر عەرزم کردن ئەتوانین ئێمە وای لێ بکەین هاوڵاتی بەس وەکو سەرەتا ئەتوانین وای لێ بکەین لە عریزە نووسەوە بۆ لای دادنووس و گەڕانەوە و هەموو شتەکانی بە شێوەی ئەلکترۆنی و بە شێوەیەکی زۆر مۆدێرنانە و پرۆفشناڵانە بکرێت کە لە دەتوانرێت بۆ نمونە سیستەمە دابێنرێت لە کوردستانە کە هاوڵاتی لە ماڵی خۆی بۆ نمونە کارەکەی بۆ ڕای کرێگەر پێویستی پێنەوێلانی کەم کاتی بۆ بگەڕێتەوە بۆ نمونە هەر ڕەنگە بۆ دادنووسی نەبێت بۆ مەسەلەن مامەڵەکانی تریش بێت کارێکی قورس ئەگەر حکوومەتی ئەلکترۆنی لە کوردستان بچێتە بواری جێبەجێکردنەوە حکوومەتی ئەلکترۆنی کارێکی زۆر باشە و کارێکی ینی ئاسانکاریکی زۆرە بۆ هاوڵاتیان ئەگەر حکوومەت کە ئەو کارانە جێبەجێ بکات ینی جەنابەت باسی بە ئەلکترۆنیکردنی حکوومەتت کرد هەنی نەک هەر لە ئێمە خەیشە لە کارەکانی ترمان نەک لە بواری بەس عریزە نووسینە لە کۆی وەزارەتەکانە دەتوانین کارێکی وا بکەین بە هیچ شێوەیە کە تقریبا بە زمانی ئەلکترۆنیەکەی پێوتە پەیپەرلێز ینی ئەوە کە نەهێڵین لە وەزارەتەوە هەتاوەکو وەگاتە سەر بەڕێوەبەرەتی گشتیەکان و زائیدەن کە ئەگەڕێتەوە بۆ هەموو پارێزگاکان و لەوێەوە بۆ بەڕێوەبەرەتەکان و هەر بنکەیەک زۆر بە ئاسانی هەموو ئەم کارانە ئەکرێت ئەوە کارێکی گران نییە ئەی بۆچی تاکوێستە لە کوردستانەوە کاری تێبیری لێ نەکراوەتەوە بۆ نمونانەک بۆ دادنووسی مەسەڵەن بۆ بوارەکانی تر هەم ئەوەی کە مەسەڵەن خەرجی کەم کاتەوە کات کەم کاتەوە چکە ڕۆتینێکی زۆر هەیە لە دام و دەستگاکانە بە تاکید ئەوە ڕۆتینێکی زۆر هەیە و ئەبێت هەڵبەتە ئەمانە کاری حکوومەتە ئەمە کاری کۆمپانیاکەی ئێبەنیە من ئەزمانوەکو سیستەمەکە قورس نییە تێچوەکەشی زۆر ینی تێچوو کار بۆ کار فەرقی هەیە لە ئێستادا بەس کاری عریزە نووسینەکانە ئەمە تێچووی ئەم کاریان زۆر گەورە نییە لەبەرەوەکو باسم لێەوە کرد داتا سنتەرێکی تایبەتی ئەوێت ئەمەیشە لە هەرە ئیشە ئەساسیەکانە کە لە ناو بەڵین وەزارەتی دادیا لە ئەنجومی وەزیران دائدرێت و زایدە بەشەکانی ترا بە شێوەی سێڤەرات هەمووی دائدرێت و ڕەبتەکرێتەوە بەیەکەوە و کارێکی ئەمە قورس نییە بەڵام ئەگەر بکردە سەر بابی وەزارەتەکان و ڕەبتکردنەوەی وەزارەتەکان و بە ئەلکترۆنیکردنی وەزارەت تاکرێتەوە دوایی بە نایبرین بە ئەلکترۆنیکردنی حکوومەت داڵم کارێکی ئاسانە بەڵام ئەوەنە کارێکی گران نییە تاوەکۆگەر حکوومەت بیری لێ بکاتەوە ئیش لەسەر ئەو کارش بکات بەس وەکو تەزوی ینی ئەم با ئەلکترۆنیکردنەوەی کە ئێستا جێبەجێکرێ بۆ دادنووسی ڕێگە دیەکان لە تەزویر کوالیتەکەی باش یاخود زیاتر ئەلکترۆنیەکە ئەوەی کە ڕاستەخۆ ئەلکترۆنیەکە بە کوالیتەکەی باشترە خۆی کوالیتی بە ینی بە کوالیتی زۆر بەرز ئیش لەسەر ئەو ئاکرێت ئەمە یەکێ لە کارە ئەساسیەکانە و سەیفتی یا سکیوریتی با بڵین هەموو کارەکان ئەسوژە دەسەڵاتی حکوومەت خۆی و هیچ زانیاریەک ناتوانرێت لە هیچ لایەکەوە زی پێ بکرێت چکە لەبەرەوەی ئەو سێڤەرانە ڕاستە و خۆ لەژێر دەسەڵاتی ئەو لایەنەیە کە وەزارەتەکە بۆ نمونە وەزارەتی داد کە خۆی دیاری ئەکات و ئەوان دەیبن بەڕێوە و ئەتوانین با بڵین هەموو ئیشەکانەوەی تەنها ئەوەی کە کۆمپانیاکە داوای ئەکات بیبینێت چەند کاری عریزە نووسین ئەکرێت لە پێناوی جیاکردنەوەی حساباتیەوە ژینە باقیات هەمووی دەرێتە دەست حکوومەت خۆی و سکیوریتی و سیفتی لای حکوومەت خۆیەتی سپاسەکەم کەسیروان کاتم کەمەوە سپارت بە ئەرکی وەزارەتی داد چیە لەم ڕۆوە کە ئێستا نیگەرانی دروست بووە هەم لەلایەن پەرلەمانتەران کە داوای هەڵۆشان لەسەر ئاسی خەڵکیش نیگەرانی لە نرخەکەی هەیە
لەسەر هەموو وەزارەتەکان کە بەم تازێ سوێنیان خواردو بە هیوان کە نمونەیەکی جوانتر پێشکەشکەن لەوەی ڕابرد هەرچی ئەوانە ئەو بەڕێزانە مامەڵەیەکی یاسایی و تەندروست لەگەڵ وەزارەتەکانیان و لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانە بکەن و لەگەڵ هەموو ئەو فەساد و ئەو من ناوێنم تەڵەکە بازی لە میلەت دوایەوە ئێمە لە پەرلەمان چاودێرین مافی ئەومان هەیە کە هەر لە وەزیرە هەر لە سەرۆک وەزیرانەوە تا وەزیر و تا هەموو پلەکانی ئەم پلە باڵا دەستەکانی وڵاتە بانگێشکەین بۆ پەرلەمان نایەن ڕێکاری تر هەیە یعنی ئەم وڵاتە پێویستی بە ئینسانە پێش هەموو شتێک پێویستی بە کەسانێک هەیە کە هەمانە زۆرینەی خەڵکەکانی کە لەم وڵاتەیان هەمویان وڵات و خاک پەرست و وڵات دۆستن هەمویان ئیمانیان بۆ هەیە کە ئەم وڵاتە ئەبێت ڕۆژێک لە ڕۆژان لە دەستی چەتەگەری نەجاتی بێ بەڵام بەداخەوە هەتا ئێستا فرسەت نەدراوە بۆ کەسانە باش بەڵام ئەمڕۆ ناس بینێ ئاسۆ زۆر زۆر ڕوونە با خۆیان بیریان بێت ساڵ ئاسۆ بەڵێ ئەوە نمونەیەکی زۆر زۆر جوان دێمێ ڕەنگە زۆرێک لەوانە کە ئێستا بەرپرس و بە پرسی حیزبی و بوون بە وەزیر باوکیان لە شاخ بووە هەر بە باوکیان بپرسن بڵێن ئایا وەختی خۆی هاوڕەکانتان کە نینۆکیان دەرێنان لە سژنەکانی حیزبی باسا ئەترافیانە کرد کە پارەیان ئەیە ملیدا ئەیە کە ڕەشۆ بەرتیل و خان و ئەمانە ملیدایە ئەی خێرە تۆ ئێستا ئەو هەموو سەرۆت و سامانەوەی هەر چاوە تێر نابێ کەواتە لەسەر و هەموو ئەم شتانەوە وجدان ئیمانت هەبێت کە ئەم وڵاتە بە تۆی بەرپرس ئەگەر ڕێک ڕوا بەڕێوە ئەجینا ناوی هەمویانە چێتە زبڵدانی مێژووە سپاس دەکەم کاتم زۆر بەسەر مەسلەی ئەوەی کە بۆ چێر کاتێک کردەکان بە تایبەت دەکرێن دەدرێنە کەرتی تایبەت لەسەر هاوڵاتی گران دەکرێت بۆ نمونە پێوەری ئاوی ماڵان هەبوو کە گرفتی زۆری دروستکە ڕەنگە لانی دیکە هەبێ بۆچی یعنی هەر کاتێک دەدرێتە کەرتی تایبەت یعنی هەرکەکە لەسەر هاوڵاتی گرانتر دەکات یەک خاڵە چاوچنۆکی بەرپرسەکانەوەی کە ئەو بگرێ بەستەی بەدەستەوەیە ئەجینا مەسەلەن پیاوێک تەندەرەکە فڕێڵی کاکەم بە 5,000 ئەم ئەڵێ ئەی بەشی من خۆلەوە 15 نایاتێ ئەڵێ ڕایکەین بە 20,000 پێنجی بۆ تۆ پێنجی بۆ خۆم و دەیژین لەسەر هاوڵاتەکە قورس بێ باری قورسە بێت کەواتە وەکووتم ئەوەی ئایر بەرلینتان بیر نەچێ هەموو باجێکی هەڵوێستێکی خراپی بەرپرسان هاوڵاتی ئەیات زۆر بە کورتی ئەرزانە پەیوەندی بە بەرنامە کەشمان نیە بەس بەسی بایۆمەتریت کرد ئەوەی کە کراوتە 3 میلیاری تێچوو لەسەر بودجەی گشتی لە پەسەر بودجەی گشتی هیچ قازانجێکمانتیانە کرد هیچی سەربنی نییە یعنی ئەمان وتیان ئەگەر بایۆمەتری بێتەکایەوە دوو موچە بۆ رەوسەرەوە نامێنێ هەر عینە شتە هیچ سپادێکمان لێ نەکرد کەواتە ئەم وڵاتە بە سیستەم دزیمان لێەکەن بە وەرەقا ئێساس بینێ کە بێن ڕەنگە 6 عقدمان بۆ بێن بڵێ کاکە ئەوەتانی و ینی هین لە ئێران پێڵێن تەردەستیمان لێەکەن شتیوان ناخوات سپاس دەکەم کاک میران زۆر بە کورتی سەبارەت بۆی ئەگەر ئەلکترۆنیەکە بە شێوەیەکی تێچووی لەسەر هاوڵاتیان کەم بێت ڕۆتین کەم دەکاتوێنی بە ئەلکترۆنیکردن کارێکی باشە بەمەرجەی لەسەر هاوڵاتی گران نەبێت بە تاکید کارێکی زۆر باشە بە ڕێژەیەک ئەتوانرێت لە ماڵەوە هەموو کارەکان ئاراستەی شوێنی معنی بکرێت و لەوێەوە هەموو کارەکانی بە تەواتی بۆ بکرێت بەڵام بەو شەرتی ئەو کەسانی ینی هەڵبەتە لە ڕووی کارمەندانی کە ئیشەکانەکەن بە شێوەیەکی سەری ڕاپەڕێنرێت و ئیشەکان زۆر تەواو بکرێت بە تاکید ئیشەکان زۆر ئاسان ئەکات ینی کە تۆ ئەچتە بەردەم عریزە نووسێک لە ئێستادا با بڵین پێشتر کە باسمان کردەوە دیسان زۆر ئەوی پێنەین کەشتە بەردەمی عریزە نووسێک تاوەکو عریزەکەت بۆ پڕکات و تاکوت ئەی نووسێت و ئەی دیپات بەدەستی بیتە ژوورە و لەوێ سەرەکی زۆر وەستاوە خەڵکی و تا بەردەمی دادنووس و لەوانەیە هەڵێک لە عریزەکەی هەبێت لەوانەیە مشکلێک لە عریزەکەی هەبێت دیسانەوە هەنێ جار ناڕین بەدائیمی بگەڕێتەوە ئەمانە گەر تۆی لە ماڵی خۆتەوە ئیش لەسەر ئەمە بکەیت کاتێک تۆ ئەوە ئیشت هەبێت بچیتە ئەوێ سەعات بە پێی دیاریکردنی وەخت کە جوابت بۆیێتەوە ئەشتە بەردەم دادنووس ئیشی خۆتەکەیت و هیچ ئیزدحامێک و هیچ مشکلێک دروست ناکات و ڕۆتینی زۆر کەم دەکاتەوە. سپاس بۆ بەڕێزان میران حەسەن نوێنەری کۆمپانیەکانی ئیکواتۆر و ئێرلی فیوچەر بۆ تەکنۆلۆژیای زانیاری هەروە سیروان بابانەندامی پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.